هەزاران دەنگ و یەک ژانین ئێمە دەنگی کوردە بێدەنگ کراوەکانین هەتاکو کوردستان ئازاد نەبێت هەتاکو کورد مافی تەواوی نەبێت ئێمە لێر دەبین و خەڵاتمان بەردەوام دەبێت ئەمڕۆ کەلار بۆ پشتگیری ڕۆژئاوا خۆشاوە وەکۆی بینن لە دیمەنەکاندا ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە سەرجەم چون و توێژەکان باژن و منداڵ و پیر و گەنجەوە هاتوونەتە شەکامی مارینە کەرنەڤاڵ ئەگێڕن بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا وەکو دەبینن خەڵکێکی زۆر هاتوۆتە ئێرە ئەمڕۆ کەلار بۆ پشتگیری لە کوردانی ڕۆژئاوا خۆشاوە ئەوەی بینن لە دیمەنەکانە گربوونەوەی پاڵپشتی کەلاریەکانە بۆ کوردانی ڕۆژئاوا منە ڕۆمە لای ئەو هاوڵاتیانە کە لێرەن هاتون تۆچ پامێکتی ئەمڕۆ هاتوویتە ئێرە پێم ئەوەی وەکو پشتگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا هاتوون لێرە کۆبووینەوە کە پشتگیریەکیان هەیە ئەوان ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی پشتیان بکرین ئینشەڵڵا ئەم کێشەیەش کۆتایی پێیەت تا چەند دڵخۆشێ بینی ئەم هەموو کچە ئەم هەموو گەنجە هاتوونەتە ئێرە ئەمڕۆ بۆ پشتی لە ڕۆژئاوا زۆر دڵخۆشم ئینشەڵڵا زۆرتریشیان دڵخۆشم کە کوردان ئاوا کۆ ئەبنەوە بۆ کوردانی ڕۆژئاوا وەکو پشتگیریەک بۆ ئەوان بڵێ مناڵێک کاتۆتە لای من ئەوێ پەیامێک بێنێ سڵاو لێ بێتەوێت چی بڵێ تۆ ئەمڕۆ هاتوویتە من شارێکم هەیە بۆ گەلی کورد ئێمە هەزاران دەنگ و یەک ژانین ئێمە دەنگی کوردە بێدەنگ کراوەکانین هەتاکو کوردستان ئازاد نەبێت هەتاکو کورد مافی تەواوی نەبێت ئێمە لێر دەبین و خەڵاتمان بەردەوام دەبێت هیچ کەسێ دۆستی کوردیە چیاکان نەبێت باشە دەستەکان خۆش بێ بەڵێ وەکۆی بینن لە دیمەنەکان کەرنەڤاڵی گەورەی کەلاریەکانە بۆ پاڵپشی لە ڕۆژئاوا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە مامۆستایانی ئاینی لە هاونیشتمانیان هاتوونەتە ئێرە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا وەکۆی بینن لە دیمەنەکاندا ئەمڕۆ کەلار خڕۆشاوە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا لێرە ستەیجێک دانراوە پەیتا پەیتا هاوڵاتیان دێنە ئێرە و پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دەردەبڕن